لێرە و لەژێر ئەم دەوارە چەندین کەرەستەی کۆنی کولتوری و کوردەواری کورد لە کەرنەڤاڵی نەوای نەورۆڵیەکان لە گوندی سەراو نمایش کراوە. هاوڵاتیانیش سەردانی دەوارەکەیان دەکرد و وێنەی یادگاریان دەگرت. شانازی بە کورد و ئاکەم لە پێش هەموو شتێکۆ کوردنەوەتەوەی کورد. لە جا من ئەم کەلوپەلەم کە کۆ کردووەتەوە و چەند ساڵە خەریکم و ئەمانە و مۆزەخانەیە کە هەڵساوم بە مۆزەخانەیەکردنەوەی مۆزەخانەیە ئەوارگەی ڕەشماڵانی هەڵەبجە بووە زینوکردنەوەی کولتوری کوردەواری. هەر ئەمە هینی خۆمانە چۆرە بێتێکی بین ئەرەوڕامەی نازانم دنیام بیت هێما کسێرە بەرناکەم حەزم دێنی کوردەواری خۆم حەزم لێتی ئەرەوەڵە وایە هەموو ساڵێ من کردای بەڵام من لەبەرم زروفەکە و لەبەر تۆزێ گرانی شت و مت و ئەمانە نەیەکرا بیکەین کردمانە بە 2 ساڵ 3 ساڵ جارێک. ئیتر ئەم کۆبوونەوانەش کۆبوونەوەیەکی ئەتوانین بڵێین باشە گرنگە بۆ ئەوەی کە چەند خزمێت چەند کەسەکان بەیەکەوە کۆبنەوە ینی بۆ ئەوەی کە کولتوری باوباپیرمان زیندوو بکەینەوە. کینەڕۆلی لە هەموو شوێنەکان کۆ دەبنەوە دێنەوە بۆ ئەم کەرنەڤاڵەیە بۆ ناسینی جیلی نوێەکانمانە. پێویستمانزانی بۆ زیندووکردنەوەی کەلتورەکەمان بەشداری بکەین لەم فیستیڤاڵە و بۆ زیاتر ئاشنابوونە هەم بە ناوچەکە بە لادەکانی دەوروبەر هەم بە خەڵکەکەش. لێرەش بەڕێوەچوون و نمایشکردنی چالاکیەکانی کەرنەڤاڵی نەوای نەورۆڵیەکانە کە تایبەتمەندی کولتوری و پێگەی کۆمەڵایەتی پێوە دیار بوو. مەبەست لە ڕێخستنی کەرنەڤاڵەکەش بۆ زیندووهێشتنەوەی مێژوو ئەدەب و فەرهەنگی کورد بوو. کۆبوونەوە و لێک نزیک بوونەوە دایم گرنگە ئەوجا لە ڕاستی عەشیرەت بێ لە ئاستی خانەوادە بێ لە ئاستی هەر ئاستێک بێت ئەمە شتێکی گرنگە بۆ کولتوری ئێمە بۆ شناسی ئێمە. ئەمڕۆکە ئێمە لێرە لە ساباتی نەورۆڵی ئەم کەرنەڤاڵە دەکەین هاوکاتە لەگەڵ یەکێک لە کارەساتە پڕ ئێش و خەمەکانی هەڵەبجە کە بردومانی ساڵی 1974. لە کەرنەڤاڵی نەوای نەورۆڵیەکان خەڵاتی ڕێزلێنان بەخشرایە چەند کەسایەتیەکی جیاواز هاوکات بەشداربووانی شیوایان خواست ساڵانە برەوی زیاتر بەم چالاکیانە بدرێت لە پێناو زیندووهێشتنەوەی پێگەی کۆمەڵایەتی و نەریتی کوردەواری و بەها ڕەفتاری و ئاکارە بەرزەکانی کۆمەلگا. هێمن کەمال، کورتسات نیوز، گوندی سەراو، هەڵەبجە.